صبري جورا خميان هون لهر جيكي بن هيفيا صحو سلامتي جورا دخوازم إيرو من دخواست لسر فيكي باخفم كون نتو چما لهريما مدى نتو چنابن بأفا يكي خوازایی نتف چنابن سدميوي چيا ونتو چوا چه دبه يعني ما قلت ام بحثا بريد كن نتو لنا كردان دا چما چه نبو و ام بحثا ایرو دکن هگر کن نتوک بی خواستن بی گمانتی خواستن او نتو چوا چه دبه کاراکتری وی سرکی دوید چبن او سازی و حرکت و پارتی و طريقتين لنا في كردستان إذا از بحث طريقة سياسية جدا كان بيقومان أو شو لنا تو دروانا قالوا تشتكوا أو دبيجن بيرنجي دسات صالح بيستو يكمين دا نتو عواد بقى يعني أف قوتو بيج قريداي في روشان نهاية بيقومان كو دنا في كردان دا إيدي وكي كو بيجي تبلي هفيكي سركة هي يعني قالك كسحنا دبيجن إلا دولة نتوي لحر شرط كده إلا دولة نتوي ل أو نتو شواد خوازن شو بيقول هاجر كنا نتو نبى دولة نتوي جي جنابه بيقومان تشتكو أزنا هذا بيجن بارادوكسي هي يعني لنا عرب عند قالوا نتوك هبو دوي دمدا نخير دولتك هبو قالوا نها نتوكي عرب هي لنابع يعني نتويكو حمي جغرافيا عربي لحميز بكان خير نينا لقرمن نينا مصري اللبناني يكن نخير فلسطيني ولبناني يكن نخير لبناني حتى نهاجيد بيجن بلا او فلسطيني وحركتها فلسطيني وبرزغريكا فلسطيني لسر مبويا بلا جمع خلاص بين نوسا نهاجي اردني دي بيجن برزغريكا فنابرين سوري لسر مبويا بلا خلاص بين نخير ليه دولتي وانا على شرط مرجع دوله شكل بيقومان تشتكي دنيا ام لسر برناسكنين لبرنامجين بيشيدا ام لسر راوستن هري ماما كاملي بنرن تايبت مندين هري ماما تشنا بريا كنا توجي ببن لروشارات نافين دا تايبت منديا هري ماما هاجر تولي بنري هري مكي موزايكا وهري مكي براستيجي مروف دكاري ببيجه بيغمبر جدر كتنا بيقوما لوي هرمي تري بيغمبر درنا كتنا شاعر جي در كتنا شيخ جي در كتنا انسان زاناجي در كتنا لي فاناجي حمود دي سانجي مروف دكاري بيج دچارچويا بيغمبريتيو دچارچويا مالين اوليدا مروف دكاري فانا اورغانيزا بكا شاعر مزن حموجي لجاميان دا لبردست شيخان دا لبردست طريقتان دا مزن بنا نوسا يعني لهريما ملي بنرا اورفا حلبجا هورامان شمدينان جودي وقلق دفرندن يكون ناين جمارتن تولد نري حموجي هريمن اولينا هريما كنكو پیغمبر تدا درکتنا پیغمبر چیا کسا که پیام دنیری پیغمبر شخوا ج پیام نیر هات یا پیامبر پیام يعني مساج دشيني نوسا پیغمبر جوه هات يعني او هريما ما برانيجي هريما مزيوبوتاميا مروف ليد نري هريما كي وسايا پیغمبر وقت ما قلت مساج ددي و پیام ددي پیام جي يك واتايوي هي دو واتايوي نينا يعني پیام قوتو بيجان قبولناك تو نكاري لسر پیام پیغمبركي قوتو بيج بكي اگر تقوت او نراستا اس پیرانينم تو كافر دبي تو دشي درفي ويجفاكي اگر كو تقو اس پیراما گركتو لسر گركتو دنگي خونكي گركتو تانيكو هاگر كو دن كرنجي هاگر كو قوتو بيش كرنجي مناقشه جي تارتشمجي بيكرن لسرفيكي افتري بيك مناسبتي دا تكرن او جي او ام پیاما پیغمبر چوا پیک بین نوسا اف کاراکترک چکریا دناوا جواتو ام بيجن سازين كو دناوا جواتان دا چه دبن بيرنگي آوا و دا سردما اسلام دا ابيك پر بردوان بو جوي كو كردستان بو مالبندكي ناوندكي پرمزن يا طريقتين پرمزن تدا آوا بون او طريقت هنك جوانا تايبت مندين جواكا مدني جو خدا حامز دكرن ليد دمكي كردا وانا هاتن تصفيه كرن و براني جمرو دكاري بيجي دو طريقتي هري مزن تدامان اوجي لآليه روج آفادا ناقش بنديتي كو هم دا جغرافيا سوريا دا
د جغرافیای بەشێکی جغرافیای کوردستانە عراقیدا بەشەی سەرەکە دەڕاستیدا و لە بەشێ کوردستانە تورکیایدا طریقەتە نەقشبەندیە خالیدی باڵا دەست بوو لە بەشێندنێژی هەورامان و سولەیمانیە و حەلەبجە و کوردستانە ئیرانیدا طریقەتە قادری حتا نەهاژی ئەوەکی خۆ هەیە یعنی گرانگیەکی خۆ هەیە و ئەوژی وێجارێ لە شوونە پەیامبەر وێجارێ شێخی مەزن عەبدولقادرێ گەیلانی ئەم بێژن مەساج دەدێ پەیام دەدێ گەلەو لەسەر پەیام و مەساجێ عەبدولقادری گەیلانی تو دشەی تو دکاری گۆتو بێژ بکەی نەخێر تو نەشەی گۆتو بێژ بکەی ناباوە هەگەر کەت کوتە گۆتو بێژ کرد تو نەژوێ میلەتی تو کافری تو مەلعونی تو خائینی نەوسا و پشت ڕاژی ئەس بە کورتاسی ببێژم پشتی قانجی دەناوبەرە جەنگەنجی لە سەردەمە جەنگی جیهانەیە یەکەمیندا مرۆڤ لێ دنەڕێ بە ئاڤایەکی پراکتیکی ئەس نابێژم بە ئاڤایەکی تیۆری بە ئاڤایەکی تیۆری ناسیۆنالیزم میلیەت چیلێک نەتەوپەرستی بەریاوێژی دەواری تیۆری دە تێڕۆژهەڵاتە ناوین لێ دەوارەی پراکتیکیدا دە دەردۆرە جەنگی جیهانایی یەکەمیندا دەولەت نەتەوە چێ دەبن و هێدی ئیمپراتۆریەت بە تایبەتیژی ئیمپراتۆریەتە قەزەر و ئیمپراتۆریەتە عوسمانی تێن هەڵوەشاندن و لە شوناوی دەولەتێن نەتەوی چێ دەبن دەولەتێن نەتەوی چێ دەبن لە ڕۆژهەڵات حتا ڕۆژ ئاوا و وێ دەمێژی بێگومان کورد ڕازایینە یعنی هێژی دەناوبەرە وێدانە ئەو چۆوە بکارن ئەو خلافەتێک و هەیە ئەو پەیغەمبەرن کوانە وێ دەمێ خلافەت پەیغەمبەرن چۆوە بکارن وانە بپارێزن نەوسا یعنی ئەم لێ دنەرن نەتەوە و دەولەت نەتەوتێن دنیاە گەلک عرب گەلک تورکێن گەنج دترسێن ji بۆی و بێهێوی بوونە بێ ئومێد بوونە ئیمپراتۆریە تێوان شکستیە و ترسێکی پڕپڕ مەزن دەناواندا هەیە لۆماژی بە لەز و بەزخوا کۆمی سەر هەف دەکەن و دەبێژن ئەم چۆوە نەتەوا خۆ بپارێزن ئەم چۆوە ڕاستی نەتەوەیەکی چێکن ئەم چۆوە بپارێزن بێگومان دەوی واریدا فەرەقێ دەناوبەرە نەتەوە پەرستی کورد و نەتەوە پەرستێن عربدا مرۆڤ دەکارێ vê فەرقێ ببینێ پرانی نەتەوە پەرستی دەدەستپێکێدا دەناوبەرە نەتەوە پەرستێن تورک چێ دەبێ ئەو نەتەوە پەرستیا کو لە فەڕەنسا هاتێش بۆی کو تورک ژە عەرەبان زێدەتر ژە فارسان زێدەتر بە نەتەوە پەرستیە بە باندۆر دەبن و بە تایبەتیژی و تێکیلیەک دەناوبەرە ئەڵمان و ئەڵمانی وێ دەمێ و تورکیایدا حتا ئۆسمانیدا پڕ بەهێزە و تورک پێ بە باندۆر دەبن لە ڕێکە ئەڵماناندا تورک دچن دەرەوە دخوێنن و گاڤاک و دخوێنن ژی لە ئەوروپا ئانژی لە جیهانە ڕۆژهەڵاتیدا لەور بە ناسیۆنالیزمی بە باندۆر دەبن و گاڤاک و مەگوت خلافەت شکست ئیدی ئەو بە عەجەلە کۆمی سەر هەفتوو بوون و خۆرە دەولەتێکی نەتەوی چێکردن لێ دەناوە کورداندا چینێ ژۆریە کوردان مثلا تو لێ دنەری عەبدولقادری نەهری محمود بەرزەنجی وانە هێژی دەستێ خۆ بە پاشخانێن دەولەتە عوسمانی نە دەولەتە عوسمانیش دەولەتە عوسمانیش خۆ هەروەشەیە و دەولەتێکی سیکولار ئاوا بووە دەولەتە تورکیا کۆمارە تورکیا ئاوا بووە و ئەو کۆمار گەرەک بە پرەنسیپن ڤان شێخانە قەت لە هەفنەیەش بێ ئەو شێخین خلافەتێنە و خلافەتێ دەخوازن لە دیسانجی حت نەکارن وێ فەرق و جودابوونێژی دەرخەنک و کۆمارە تورکیای تشتەکە و خلافەتە عوسمانی تشتێکی دنیا دەستی خۆ بە خلافەتێوە دەگرن و بەردەوام ئەم لە دژی کافران ئەم لە دژی بیانیان شار بکەن و سەردەستی خۆ بە کۆمارە تورکیای دەگرن ئەو یعنی نەتەنێ عەبدولقادر محمود بەرزەنجی لە سلەیمانیە وێکێ دەخوازە لە دۆکیومنتێن و هەنا مەکتوبێن و دەناوبەرە ئەتا تورک و محمود بەرزەنجیدا هاتنە نویساندن ئەڤ یەک بە ئاشکرا خویا دەکەن مژارەمە ناوە مژارەمە نەدیرۆکە ئەم دەخوازن ببێژن پشتی وێ چێ دەبێ پشتی وێ کەرستێن مەعزەمێن و ناسیۆنالیزم و دەولەت نەتەوە بەخۆرا دینی یەک ژوانە چییە یەک ژوە پاکێجە پارتیین سیاسیە یعنی لە شوونە تەریقەتێکی لە شوونە شێخێکی لە شوونە میرێکی پێژاری پارتیکی سیاسی ئاوا دەبێ و ئەو پارتیژی دەدەستپێکێدا مرۆڤ لێ دنەڕێ لە کوردستانە ئیرانێدا یعنی لە دەردۆری مەهاباتیدا ئاوا دەبن و دەردۆری کۆمارە کوردستانێداژی لە مەهاباتێ ئەو یەک ئاوا دەبن مەسەرەن ژێکاف میناکێکی وانە
بقاسي كو جيكاف آلينوي مودرن هنا لدا براكتيك دا آلينوي كيفنا برست خويا دكن كو دناف دا طريقة شيخ آغا وعشيرة إيل تدا جديرن ونكارن خوا جوانا فقتنا و برياوش خوا بريا بارتين سياسي مروف ليدنري لكردستان دا إيدي هنا كس مينا عبد القادر ومحمود برزنجي إيدي بيرنجي هرسو كودكن هناك آغا وعشيرة هنا ببين أصنامة دكافنا أو دولتنا تواندا ما بس من دولة نو كوتشة دبن عراق تركيا سوريا جبوي دمكي كرد لي برانيان خوا يندني كو باشخاني وان باكراون ديوان اتحاد الترقي هي عنجي حتى عهدي ملي هي سواري حميدية هي ونكارن سياسة نو وانجي خولفو شابولين سياسة نو كونجكتورا نو يا دنياي بخوينن كوجبوي بازرگانية دولتنا تو بيويست لشونا امبراطوريتان گرك هر کس دولت تيوي هبه و ابجي ها سانترا لپیشیا سرمایه داری لو ما سرمایه داری دخوازه امپراتور بین رو خواندن خلافت بین رو خواندن او دندنا و خلافت اندا پرانیجی او خلافت حموج يعني خلافت اوروبا جي امپراتوريت اوروبا جي امپراتور و خلافت دینی نگرک او بین رو خواندن لشونه دولت آوا ببن او به رنگیجی دولتين آوا کرن لی چینن جوری کردان نکارن وی که بخوین چینن جرجی کردان رعینا يعني قهداري شيخ وآغا وبقدكن لو ماجي أزقرك جارنا دبيجم ديتنين كردان جبوي لوزان وانا ديتنك راستنينا يعني ديتنك وسايكو ظلم لكردان كرنا ايش ظلم لكردان كرنا كي جان كرد دميدا خواستي دولتي خونه تبيجي بك عبيد الله نهري تاني اوجي لمكتوبه كده كو جبوي كونسولوس بريطانيا اسباور مشانديا لايراني تاني دور دا بحثا دولتي دكا وكيدني كي بحثا دولتي كريا لنا فوانا دا كسي بحثا قالوا وانا خواستي دي سانجي بامبراطوريتي رابا بنياك بلي خواستنا بمنياك لشوناوي يعني حل بشارتن لبيشيوان بيغمان هكر كو دولت جي نخواستنا لنا او دولتي هبوي داجي جي خو بقرن يعني اوجي نخواستنا آوایەکی ژە ئاوایان بە ناسنامەیە خۆ بە ئاوایەکی عاقلانە لە ناو ئاوان دەوڵەتانەداژی جێبگرن مرۆڤ vەیەکیژی دەبینێ کامۆڕ سەر مژاری خۆ وەکمە گوت پارتیەن نەتەوی چێ دەبن پشتی جەنگی جیهانی یەکەم یعنی بەری جەنگی جیهانی دووەمیندا کو گەلێکی درەنگە ji بۆی ku دەوڵەتێک چێ ببێ ji بۆی ku دەوڵەت دەوێ دەمێدا بەریا آنجی پشتی جنگ جیهانی یکمین آوا دبن یعنی کنجکتورا دنیای حساب دنیای اوا جنگ جیهانی یکمین به انجام داین و به داوی کرن و پشتی ویجی لانجام دا دولت آوا ببن لی کرد ویکش دست دادن و کرد پشتی وی دست دادن ساز کرنا پارتین نتوی و اتنیکی یا کردان مجارە مە دیسان ژینە ئەوە لێ من خواردنەوە پاراگرافێکی دا باش کە مجارەمە ئەوە ئەو پارتیەن کوچێ دەبن پارتیەن نەتەوی دیتنەی وان چییە گەلۆ یعنی ئەو دیتن دەناواندا هەیە گەلۆکو لە ناوە میلەتێکیدا نەتەوەکی چێ بکەیت کاراکتەرێن نەتەو دەناواندا هەنا ئەم لێت نەرن نینە ji بۆی وێ دەمێ پارتیەن سیاسی نەتەوی و ئاوا دەبن هم لە فەڕەنسای هم لە ئەڵمانیا هم لە بریتانیا هم لە وڵاتێندن پارتیەن نەتەوینە یعنی پارتیەکن خۆ ژە پەیامبەران پێغەمبەران شتێخان طریقەتان ڕزگاری کردن ئەف دەناوانەدا نینە و پێغەمبەر کارێوی ئەوە پەیام بشینە لۆ ماژی پەیام گەرەک نێگوت و بێشکردن پەیام گەرەک بێ پێکانین و پێغەمبەرژی مقدسە نا پارتیەن سیاسی نابێژن ئەم مقدسن پارتیەن سیاسی نابێژن سەرۆکێمەژی پێغەمبەرە و شێخە و طریقەتە لێ لە کوردستانێدا ئەم لێت نەرن پارتیەن و دەوێت دەمێدا حتانها هاتنە ئاواکردن کاراکتەرێکی وانی ڕۆژهەڵاتە ناوینەیە یعنی بە ئاوایەکی ژە ئاوایان کۆپیەک ژە ئۆل گرتنە ئەس باسە ئۆلی ئیسلامی ناکەم گەلێک نەتەوە پەرستن کورد ئەس دەزانم یعنی دخوازن هەموو تشتێکی بچووک بکەن دە ئۆلا ئیسلامدا می ئۆلان ئەس بەحس دکەم کۆپیەک ژە کاراکتەرێن پەیامبەران هەلگرتنە دانا سەرۆکێ پارتیە بەوێ ڕەنگیژی نێزیک بوونە یعنی ئەتاتورک لە ناو تورکانداژی بوسیاری تورک دەوڵەتی خۆ چێکردنە کورد چێ نەکردنە لە ناو تورکانداژی یعنی ئەتاتورک دەبە پێغەمبەر نەوسا حتا دۆژی پێغەمبەر بوو ئیدی
وسا لنا عربان روشكي جداتر هي جبوي لنا عربان دا دولة كل شيء دبا دولة لراستي دا بريطاني فرنسي شيء دكان دولة نتوي ولسر دولة داجي ايكو سري دولة دكشيني حزب نينا دسبي كده ديسا مالباتا الفيصل مثلا للعراق ولا لأردني بويرنجي او دكان يعني للسعودية عينا بويرنجية مالباتا كيتينا دخان سروكي دولتي او دولة انجليز شيء كان لقلك ولاتان دا يدي تشتوي شورش رزقاري نتوي آفابون انجي حركتين ناسيوناليستي آفابون او بادشاه جولي راكرن و بارتيكي نتاو برست انجي ناسيوناليست يا عربا هات سرد الصلاداري لمصر وصابو العراقي وصابو لسوريا وصابو نوسا لي لولاتين دني يدي مروف دكاري بيجي بريطانيا وفرنسا بيشياوان قرتن نوسا بيورنجيبو لي لكردستان دا مروف ليدنري بارتيين كو هنا عين نوسانا مثلا هاتو ليدنري سروكي حزب سروكي بارتي سروكي بارتي مجاركي وي نينا كوش بوي قوتو بيجي ببي مجارك نينا كو لسر ماسي دينا لسر ميزي دينا بيجا او مجار وسايا قالوا هون دواري زانستي دا شو علينا نا سروك تعليمات ددي سروك بيام ددي سروك بيام دفرمو يعني همي فرمانا بياما تعليماتا نوسا و سوزان ددي سوز ددي ازو سابقم نوسا و هر کسک وانا بشکینی آنجی هر کسک وانا گوتو بیش بکا دبا کافر وقت من گوت دناف ودا قرنازيك آواكرنا بارتيان سياسي منا قرنازيين طريقة كنتو دكاري لسر گوتو بیش بكي لي گوتو بیش جيتا تنج بويوه كنت ام تشوا فيها بيك بيني تو تشوا بيك بيني يعني هاگر كنتو بحثا گوتو بیجو مناقشة وطرطش مجي بكي دبا بلا سريتا وصلت دكان دبجن تو تشوا بيك تيني غيرك تو تاني لسرفيكي او بكي مجارك يوانينا كنت بيجي او شقاسي راستا او شقاسي خلتا اب دوي نقطه دا راستا دوي نقطه دا راستينا دو راس بو ايرو خلتا تشتكي وسا قد نابا وك منغو هاگر كنت توساكر تو ادمه جو سيستم دردك بيت داويجن درفا لو ما جيتو ليدنري علي غري بارتيان كو جراد بيجن ولات باريس جبوي ولات باريس لنا كردان دا تشيا ولات باريس ناوا نا كسكو جنتوي خو حزدكا ناوا كو دنا كو زماني كردي دناوا جوجل دا چسپان بجیانی ولات پاریز لناوا کردان دا اوا کی تعلیماتین پارتیه صدیست پیکتینه صدیست گهداری پارتیه دیکا دریه خوش پارتیه راو دیکا پرده دی پارتیه آنجی راده بس سر جادیان بجی بمره یکو جو پارتیاوی بی بجی یکو جو پارتیاوی نبی بمره یکو جو پارتیاوی بی باشا یکو جو پارتیاوی نبی جاشا بيرنجيا نوسا سامباتيزانين بارتيان عينين بيرنجيا ولا باريس عيني بيرنجيا يعني نتو جريداي حزب جريداي بارتيا عليا حزب بيوستا رسمي سروكي حزب بيوستا ديروكا برو يا سروكي بارتي ويا بارتي بيوستا او ديروكا كو هاگر درو جينبي بر بامبلي خصنا بامبلي خصنا بر ورماندنا نوسا وحر و كاري آلي جران آلي جري حضالي نتوي او كو هر کسکی جدر و پارتیا وان به وان رش بکن جوارا بیشن خاین جوارا بیشن آلچاق جوارا بیشن بیناموز بویرنگی نوسا يعني تو ليبن ردنا و كردان دا تو حزار گوتنجي كاري خراب بك لهم برينتو كسك دنجي خوناك نوسا كسك دنجي خوناك نا مثلا لكردستان دا لكردستان تركيا دا تو بزمان تركي باخفي انجي تو زمان تركي ريكي بيشياوي خوش بكي كو زمان تركي خلق فير ببه از نابيج بلا فيرنم از بخوجي زمان تركي فير بوما لي از بزمان كردي دا اخفم از تشتكي جداما از بكردان را قد بكردينا اخفم بتركيا كرا بيقومان بروحكي بر بحرمت اسبيراد اخفم شو ما اخفم لي از نكرم بكردي كرا باخفم لي كردي ما لنا خدا مثلا تو لنري زمان كردي ريكي بيشياوي فديك كو زمان تركي فير ببن نوسا بلا او بلا زاروكم بيش كفن تركي بزانبن
فلانە هەواڵ خۆ پڕ پێش خستیە تورکیا خۆ پڕ باش پێش خستیە ماشەڵڵا ئەکسنتێ نییە فلانە هەواڵ لێ بنەڕە ترکیاویژی ترکێکی بەرباتە پیسە ناوسا لێ کەسێک لە هەمبەری وێ ڕادەبێ نا لێ تو بێژە سەرۆکێ پارتیاتە وسایە ئاجی پارتیاتە وسایە دنیا خرادەبە ناوسا یعنی تو لێ دەنەڕێ چه سەختەکاریەکی مەزن هەیە نەتەو تونەیە لە نرخێ نەتەو خودی دەرکەتن تونەیە لێ لە نەتەو بووە پارتی گەلو ئێک و پارتیزان نینە ئانکو دەناوێ پارتیدا جێوان نینە ئانجی پارتی ڕۆڵک نەدایەوان ئەوجی بەحسانەتەویە دەکەن ئەو چەوانن ژی عینی بەوێڕنگینە بێژارێت چن ji dervey vê partiyekî dinê hel dibijêrin serokekî dinê hel dibijêrin dikin xudê dikin peyamner û mezin dikin û pamplê dixin heger ku ez ji pekekê aciz bûm pekekê cê nedamin pekekê ew kir ez ê cem barzanî mîne ancî heger ku li nava pedekê de aynên bi wî rengiye ji bo ku pedekê maaş nedaye min daye wî ji bo ku erd nedaye min daye wî ji bo ku wezîfe nedaye min daye wî soz ez ê herim cem hevalê pekekê bijî gerîle bijî pekekê bijî sirgap نوسا بيرنجيا يعني دوردا تولد نر كسين كو دردورا نتو برستي دا دين وتشند صفرن خدي عيني منطاليتنا يا حزبي وغير حزبيش تولد نري بحمان ورا وانا بجربينا مثلا هنا كان قرنازيان دكان مثلا ام بيجن تو تشتكي نخوش بيجن جبوي نوروزي ام بيجن نوروز نيا كردان راستا حوالي بارتيزان ديسا رياكسيوني خدر دخل قالوا قافا كوتا قوت نوروز نیا کردانه و گاوا تگود سروکیتا جاشا بکی جانه زیتر تنگاف دبه سروکیتا جاشا تولید نره یعنی هون دکارن قرنازیا وانجی بجربینو والا درخن او قرنازیا گندیتی اف روشا کردانه یعنی اف یک نزی 100 ساله بردوام دکاده لناوا کردستانی داجی لو ما تولید نری ناسنامه نتوی لناوا کردان دا چه نبیه کرد هنا خود تشرينن خود درينن هفال نتويبن هفال كردايتي لي بعضايكي كرد ولي بنري كردايتي اوان بوي رنگيا نها از دخوازم جوارا هنكي كورتر لسرفيكي باخفم وقالك جارنا هون برسياركي وساجي دي كان دبيجن باشا تو وسا دبيجي قالوا چارە سەریچیە وێدەمێ چارە سەری چییە ئەزێ لە سەرڤەیەکێژی باخفم نەها هەواڵن هێژا یعنی ما چەند جاران گوتیە یعنی مرۆڤ گەرەک قەرارێکی خۆ بدا دەشەرتێن مینە ئیرۆدا یعنی مەگوت دەولەت بە کۆنجکتوران ئاوا دەبێت دەولەت گرێدایە کۆنجکتورانە و دەناوە کۆنجکتوردا هەگەر و کۆنجکتور هەبن تو هەنێک تشتان بکەی دەبە مثلا کۆنجکتور هەبوو رووسیا سۆڤێت لە پشت کوبایە بوو کوبا بوو دەولەت نەوسا ڕزگاری بوو دەستی ئیمپریالیزمێ نەوسا بوو دەولەت سۆڤێت حتا داویە پشتگیری لەکرد و ئامادە بوو ji بۆی کوبایە شەڕێ ئەتۆمی دەربخە ینی کریزە ساڵە شێستی لێ بنەرن لەسەر گوگل ئانجی لەسەر ویکیپیدیا لێ بنەرن ئەتۆم بۆمب کرایسیس لێ بنەرن ئەوێ نیشانی وە بدا کو دە ساڵە شێستیە دەناوبەرە ئەمریکا سۆڤێتدا کریزێکی چقاسی مەزن دەرکەن یاژ بێک هەردوو ئالیان بۆمبێ نوکلەری لە هەفتوو کشاندن لێ دیسانجی سۆڤێت گوت ئەس کوبا دەخوازم کوبا خواست لە ڤێتنام عینە نووسا بوو هەڵوو شەرت و مەرجێک هۆلێدا بوو و ئەو شەرت و مەرج دەولەت چێکرد بێگومان کەسێک و دەولەت چێکرد یعنی مەبەستێ من ڤێتنامینە ئانجی کوباینە ئەوجی قوربانیدان یعنی شارکردن لێگە کەسێک و دەناوە کورداندا پڕپڕ پەتپەتۆکێ دەکەن لەسەر دەولەتێ ئەو ji بۆی شەڕژی نەحازر ئەس نابێژن دەولەت ئیلا بە شەڕ چێ دەبێت تو دکاری 10 ملیۆن شەهید بدەی لێ تو نەگەژی دەولەتێژی دەبە یعنی دەولەت نەتەنێ گرێداییە شەڕە لێ هەگەر کو کۆنجکتور ئامادەبی توش بۆ وێ شەڕ بکەی دەولەت چێ دەبە نەوسا دەولەت چێ دەبە ji بۆی وێژی نەحازرن ئێ باشە ئەم نەها چاوا بکەن یعنی کۆنجکتۆر نەها ئەم لێ دنەرن ینی مەلێنەری کۆنجکتۆر ئەو بوو ئەو باوەیەکی ئەکادیمیانە زانستیانە من شڕۆڤە کرد جەنگی جیهانە یەکەمین ji بۆی وەیەکی چێبوو و ئیمپراتۆریەت خلاص ببن دەولەت چێ بن نەها کۆنجکتۆرێک ji بۆی ku دەولەتێن هەنا پارچە ببن بچووک ببن دەولەتێن دنێ ژێ بن هەیە نەخێڕینە چمانینە ji بۆی ku ئەم لێ دنەرن ئەم لە میناکەن کام لە کوردستانی بدەن ئەم پڕ دوور نەچن ساڵ 1991 32 دەولەت لە عراق کەستن و عراق پڕپڕ بەهێزکردن نەوسا
پڕ بەهێزکردن وسا بوو و سەرهەڵدان چێ بوو سەرهەڵدانە شیعیان کێ ما بوو بگێژە لە دەریە بەغدایە دەخست گەشتە بۆ حیلە لە بن دەریە بەغدایە ئەس چوومە وێدرێ سەرهەڵدانە کوردان کەرکوک دەرباز کرد نەوسا کەرکوک دەرباز کرد کەرکوکشی کرد ساڵ 1991 لێ فکرین گوتن یاو مانە دەخواست ئەم عراق پارچە بکەن دەوڵەتێکی کوردی و دەوڵەتێکی شیعی چێ ببە ئەگەر کوسا ببە لە هەر جێکیدا دەوڵەتێن جودا چێ دەبێت ئەم وێ ناخوازن ڕابوون ئیزندان عراقی ئانجیژ تەحالوف و کوالیسیۆنە ناودەوڵەتی گەڕاگوتن هەموو چەکێنوان نەپەڕتین ji holê raneke bila hinek çekê wan bimînin têrê wê bike ku kengî Saddam xwast kengî Şîews Kurd bûn weqasî bihêz bûn xwastin yekêtiya axa Iraqê tehdîd bikin û dewletekî nûç têda çê bikin wê demê gilopê kesek ji bo Saddam em ê hel bikin û Saddam wana ji holê rabike û berastî jî wisa bû yanî 20 roj piştî serhildana 1991 êdî tank û top û têyarê û helîkopterê Saddam me ji esmanê dîtin يوم دقول امريكا دقول ما نهيلا تشتكي بنهيلا او شكو هاتن قالوا امبارجو للسربيا او تشوا هاتن يعني وقاسي تيارة وهليكوبتر وتانك وطب دركتين صدام هات كركوك قرد سليمانية قرد دهوك قرد هولير قرد صدام هات شيعي حمي برين حتى حمي خصنا نافا ايراني ايكو كشتنشي وقتل عامكي بربر مزنجي لاوا شيعيان بتايبتي انجام ده اف ميناك يعني ناخواز دميناك النوذا بشتي بهارة عربي ده أمريكا قالك ولات يعني أمريكا لا بش بهارة عربي بو هركز زاني كسكي كو السياسات ده هنك اللي كولين كربن يعني ليه نرى دما أوباما وكلينتون كو وزير الدرفة بو تشقاسي مكتوب دوكيمنت نهيني دركة دنا برا واندا كو دنا برا وانو إخوان مسلمين دا كو أو شوا أريكاريا جهاديان وإسلامي سياسي كرنا دا كو لرشرات نافين أو رجيمن هي بروخينن ولا شونا وان رجيمة كيدن آفا بكن ليبيا خراكرن لليبيا جاركدن نبو دولة يمن خراكرن ليمن جاركدن حتى ناجي نبو دولة بويا بلا بسر سري واندا الروش حسي لور روكتان داويجن إسرائيلية روكتان داويجن كشتين بازرقاني وشريين أمريكاي نوسا مصر بزور جاردن بزور زو كنترول كرنو جاركدن كرن دولة العراق هيجي نبويا دولة حشد الشعبي هيجي لسر سريوان بويا بلا ايوه دمي مروف ليد نري يعني لسياستها واني نهاد نري تشتكي وسع لجموان دا قالوا هي عن جينينا جبويكو او دولتين هاي بارشا بكن ام نها نابين اي باشا چند سال درباز بو ام نابيني يعني بشتي جنگ جهانا يكمين حتى انها صدو قصور سال درباز بو نوسا ام حتى كنجينا ام چند صدو قصور سال دني ام لبنرن ام لبندي وسع بسكنن ام نبكبناو دولتي ونأم بيلن دولة جي بكبن ناوما وأم ندكارن دولتي خوشي شي بكن وأم تاني بطبطي دكن لدرفي سيستم دمينين اگر كو فرصتك چاره سريه جهبه امش دز بدن وجحمي جريكتر فرصتي چاره سريه ازنا بجم هي فرصتي چاره سريه ام بخونه كارن باعفرين سدميكو كرد نكارن چاره سريه باعفرين نتني عراق وتركيا وسوريا وايران ام بخونش تمام ام درجه تركيا بردن او حركه رجيمه تركيا ناسيوناليزم تركي ام ناس دكن للعراقي فرصتك چقاسي مذهب كو كرد انتجري انا دولة العراق ببنو لنا دولة العراق ده فارا شيران بروان بك فارا شيران بركتبو ام برنكتبو بركتبو ببي جلال طالباني ياك قلت ياك تشند هاد كرم العراقي ببي مسعود بارزاني وببي هوليري ياك حكومة عراقي آفلت نوسا بردوام حفت هشت نه ده وزير كردان هون سروكي فرمانداري قشتي يا ارتش كردو نوسا ليه جبويكو فكركي صاف نينا فكركي ديمقراطيك كرتشوا طبعا دولة نينا تو نكاري دولة خوشي شي بكي شرط مرجي لهولي داينا لتو بكي دور داجي فرصتك نينا و تو تشوا بكاري بروجي كي دنيا دناوا دولتين هي كتو او بكي يعني فرصتك تشي بكي او جي جدز دي سدما كو جدز دن تشيا واك من قول يكو حكومة هريمة كردستاني وبارزاني وهنك بارتين دنيش يعني مروفتاني بارزانيان محكوم بكنا راستا جبويكو كسيكو نبو محالفة بارزاني قافكو او تشتكى حمي بارتي بون حمي جباكا كردي شان كس هبون بتلين دستان تنج مردن كو دجي ريفراندوم يبون دجي طالان كرنا بترولا كردستاني بون بنافي ابوريا سربخو كو بو سدم موچيا كردان نوي داين انجي باش بخستن انجي بابا برزغريك
ریفراندۆم بە هەمان ڕەنگی مە لە چەند بەرنامەیەن پێشیدا بەحسکردن ji bo ku ez gelek car nadibêjim ez gelek car ji Kurdê Bakur radibêjim ez dibêjim di serê we de di serê her yekî ji we de qedepeyek heye ji bo ku tiştê ku hûn difikirin ew jî difikirin an jî tiştê ku ew difikirin û ew dikin hûn muxalefetê va tiştan nakin hûn muxalefetê kengî dikin gava ku dibêjin pedekê çima li partiya me xist pedekê çima artêşa Tirkiye aniya û axa Kurdistanê ev têrî nake bêguman tiştanê xirabin xweziya tu partî li partîkî dinê nexin ew tiştekî nademokratîk e tu partî gerek artêşekî welatekî dinê neynin Kurdistanê ew tiştekî sedî sed xelet e nerast e mirov nikare pê rabe lê ne ew tenê bes nîne ew tenê bes nîne ji bo ku tu xwe ji vê eqlê ew bikey gerek tu tiştê ku me li jorê gotin û tiştê ku em niha dibêjin de mêjiyetê de hebû nêwan hebe hebû nêwan nîne loma jî ez bi kurtasî bêjim divê Kurd pêwîstiya wan bi projeyekî nû ye Kurd û Filistînî jî rastî Filistînî jî ew dewleta ku ew dixwazin ji lîmana Heyfa hetanî Xeza dewletekî saf ji Sunniyên Ereb û cîhadî û qet Yehûdiyek têda nebe nabe ew xewin çê nabe we çi qasî şer kirin tenê zirir bû tenê şewit bû tenê malwêranî bû û di encamê van şeran de Filistînî jî mîna Kurdan bêperwerdeman bêaborîman bêcêman hemî ji hemî giringtir Kurd û Filistînî ji cêxwe ji erdê bavûkarê xwe de leqiyan hatin derve her netewiyek ji bo navê tedbîr negire ku Kurd gerek li ser erdê xwe bin li Efrînê bimînin çi dibe bila bibe li Efrînê bimînin li Urfayê bimînin li Dêrsimê bimînin li Dêrikê bimînin li Kirkûkê bimînin heger ku tiştekî wisa nebû wê demê netewîbûna wî ji xwe dibin pirsyaran de ev çi netewîbûna li sedema van şerana de li sedema vê mentalîteyê de Kurd û Filistînî penaber bin penaberî herî zêde li dinyayê de Kurd û Filistînî ne wisa li şûnavê divê Kurd û Filistînî jî berastî projeyekî wan hebe ji bo netewbûna xwe ji nû ve terîf bikin li gorî min û ew jî rêkek tenê ku pêşiyawî heye nesekin walla em bisekinin ew hene Kurdên Îranê hene em wisa bisekinin İsraîl kengî li Îranê dixe Amerîka kengî li Îranê dixe em jî wek Başûrê Kurdistanê em jî herin ser sifreya hazir em jî herin talan çîtiye bikin êdî Kurdayê tiye bikin rabin ser piştê Erebiyan herkes qilêşekî destê xwe bigire artêşa filanî û artêşa kak filanî ava bikin bêyî rengî nakak tiştî wisa çi Amerîka dibêje Iraq Îranê vegerînim snûra Îranê nabêje ez li nava snûrê Îranê de lê bixem an jî li nava snûrê heger ku lê xiz jî tenê bi vê armancê lê dixe ku Amerîka nekarî bê derve carekî dinê pêzgirêka Amerîka bi Îranê re li Lubnanê li İsraîlê li derdorê İsraîlê li derdorê Sûriyeyê li derdorê Behra Aden li derdorê Behra Spiya ne tiştekî dinê ye pêzgirêkî bi Îranê re nîne loma jî heger di serê te de berdewam ne illa gerek em netewî bin her kesekî netewî nebî alçaqa bê namusa firset pêşiya me derxistin nehêlan em ew bikin gelek carna ez Abdullah Öcalan naparêzim ez ne advokatê wî me lê gelek carna dibêjin ji bo ku ew got bila gerîla li snûrê Bakur vekişên me firset ji dest danê baş gerîla li Bakur mabiye te çi dikird yanî te çi dikird li hemberî ew teknolojiya bihêz ku rewşa şer guhortiye li dil hemî dunyayê de te çi dikir yanî were ji min re bêje te çi dikir baş Abdullah Öcalan wisa got Abdullah Öcalan sala dawiya 90 got destpêka 2000 got li 2015 û 16 de Abdullah Öcalan tiştekî wisa negot hemî arşîvayê bin re nabêje bila gerîla vekişin wê demê gerîla li her cêkî Kurdistana Tirkiyeyê de hebû çi pê yani insan hemî pirsgirêkan bi vê yekî girê neda ku yekî li nava Kurdan de projeyekî wî hebû ku ew proje ne dewlet netewe bû û bi sedema wê yekê Kurdistan xirabî nexîr projeya Barzanî projeya dewlet netewe bû ne wisa çi pê hat geşte ku projeya referandumê beriya referandumê we qasî Tirk li vê derê bûn Îran dikarî bûn wisa mûşekan bavêjin an jî piştî referandumê
مرۆڤان شتانە بکە بنگەه یعنی بەڕاستی لۆ ماژی یەک پرۆژە هەیە بەڕاستی پێشێمەدە یەکێک پێش ئان یعنی دووڕێکەکەنە ئان جەهالەت گۆتە گۆت پت وەرە سەر فێسبوک و یوتیوبێ کا دەولەت نێردە بە زمانی ترکی ئامشی گەرێک پرۆژەیەکی کوردان هەبە ji بۆی ئەو بکەن نەها ئەس بەشێک ji پەرتووکە مامۆستا و فەیلسوفێ مەزن ماریا مۆنسێرات گوێ بێرناورد ژوارە دەخوێنم بەشێکی وی دەخوێنم یعنی حتا مرۆڤ دەکارە ئارمانجا پەرتووکاویە نزانم هون ئەس دەکارم ئەوێوی بەلکی ئەس بکارم ئەوێوی پارڤە بکەم دیمەنێکی وی کە ئەس بزانم دەکارم بەێ ئەو مامۆستا پەرتووکێکی پەرپەر مەزن هەیە ئەو مامۆستا بەخۆشی خەڵکی کاتەڵانە یعنی لە ناوە کاتەڵانجی داوەکی کوردان بێگومان مۆتیڤێوان یا دەولەتانەتەوی مۆتیڤێکی تەنێ ئۆکۆنۆمیە ji هەمی مافێوان هەنا زمان کولتور تشتێکی وساتونێ وەکی کوردستانی و داوەتی کوردان بێن قەدەغەکردن تشتێن وسانیە لێ دەناوێ جوواکێ هاتیە دنیای ئەوها لە لۆندۆنێ مامۆستای زانینگە هەیە ئەو پەرتووکێکیوی پڕپڕ خۆش هەیە لەسەر وێمژارێ پەرتووکە جوواکێن سیاسی لە سەردەمی جیهانێدا و پەرتووک لە سەرڤەیەکی لە سەروان جوواکانەیە و بێدەولەتن نەتەوێن بێدەولەت چ دەبن دەبێژە یعنی لەوێ پەرتووکێدا بەسا vێکێ دیکە دەبێ دەولەت چێبوون دە شەرتێن نەهادا پەرپەر زەحمەتن یانی پەرپەر زەحمەتن ڕەوشێکی پڕ ئاوارتنەوە پڕ جودانە بە دەولەت چێنابن یعنی دەبێژە لە مەسەلەیە باڵقان و یوغۆسلافیا ساڵا داویەک بەردن و مەسەلەیە دەولەتە ئیسرائیلێژی دەبژێ بەردن و بووە پرۆبلەم بووە بەڵا لەسەر نەتەنێ لەسەر جوواکە عەرەب و ئیسلام لەسەر جوواکە یەهودیژی بووە بەڵا بەسابەیەکی دیکە پشتیوێ دەولەت چێنەبوونا و چێبوونا وانژی ئانژی قومارکردن ئان دەولەت ئانژی ئەم تشتێکی ناخوازن تشتێکی پڕپڕ خانەتە دەبێژە دەوێ لەسەر بنگە هەیە بەها نرخ و پرەنسیپێن هاوبەش کو جوواکەکە ڤەکری و سازیەن دیموکراتی و ئاکتیف دەخۆدا حەمێز بکە دەوێ نەتەوێن بێدەولەت ژنوڤە خوا تعریف بکەن و گەرەک ئەفگرێدایێ پرەنسیپێن مەدەنی بن و دەناوبەرە تاک و جوواکێدا کار بکەن کو یەکسانیەک چێ ببێ و گەرەک نەتەنێ جوواک تاکژی وەک بەشێکی ژخوا ببینن کە ئەم لێ بنەڕن حەزێ و بدەم سەکنانە نەها نەتەویان هەنا هەمی پارتیژی کیجان پارتی دەبێژە ئەم نەتەوینە هەمووشی دەبێژە ئەم نەتەوینە نەها کیجان پارتی دەبێژە ئەم دەوڵەتی دەخوازن کەس ناخوازە یەک و دەبێژە ئەم دەوڵەتی دەخوازن وەک من گوت دەناوە پارتیاندا هەری داویە بارزانی بوو پەدەکە بوو ریفراندۆم چێ کرد و نەها دەبێژە نا دەبێژە ئەم عراقینە عەرە برای منە بارزانی بەخۆسا دەبێژە نەها ئەو کوردێن باکوور یەکو لە شووناوی جرتەکان داوێژن ئەو نزانن عەرەبی نزانن بارزانی گاڤک و دەچەجەم عەرەبان پڕ حورمەت لە عەرەبان دەگرێت دەبێژە ئەم برایەوەنە ئەم عراقینە ئەم عراقی ئەسلینە و نەها لە هەولێرێ عەرەبێن هەری نەتەوە پەرست هەری ناسیۆنالیست تەنێ لە هەولێرە دژی لە جێیەکی دەناوە عەرەباندا جێوان نینە مەسەلەن لێ بنەڕە عەرەب تەلەڤیزیۆنێک ڕۆژنامەڤانێک بخوازە عەرەبێکی ناسیۆنالیست لەسەر مژارە فەڵەستینیان بدێ ئاخافتن لە هەمبەری ئیرانێ تەنێت تو دکاری وی لە هەولێرێ ببین جێکی تو نەکاری تەنێ لە هەولێر دکاری یعنی ڕەوش بگەڕنگەوە ماشی خۆ نەخاپین هەڵێمنی نەتەوەی نەها هەمی پارتیان کوردان وەک من گوت نەتەوی نەخۆن نەتەوی دەبین نەوسا ژپەکێ بگرە هەتا پەدەک وێ دەمێ ئەو پارتی گەلو هەمی تاکێن هەمی تاک یعنی فەردێن دەناوێ جوواکێدا وەک ئەندامەکیش خۆ دەبینن نەخیر هەمی گروپان وەک ئەندامەکیش خۆ دەبین دیسان نەخیر ئەو پارتی گاڤاکو ئانجی سازیەن پارتیان یعنی نەها ئەو مامۆستا دە هەمان دەمێدا یعنی ماریا مامۆستا ماریا دە هەمان دەمێدا تشتێکی دنێت بێژە ئەزێ ویژی بخوێنم پشترا ئەموانە بە هەفتوورە گرێ بدەن دوێ هاوسەنگێکی هاوبەش دەناوبەرە تاک و جوواکێ لەسەر بنگەها دیمۆکراسیە بێ ئاواکردن و هەموو بکارەبن تێدا بژین و هەموو بکارەبن ڕێڤەبەریان خوا مەشروع ببینن گەلۆ ئەم هەمی ڕێڤەبەریان مەشروع دەبینن نەخێر هەنێک ژمە هەنێک ڕێڤەبەریان مەشروع نابین هەنێک ژمە هەنێک ئاڵایان مەشروع دەبین هەنێک ئاڵایان مەشروع نابین هەنێک ژمە هەنێک سازیان مەشروع دەبین هەنێک سازیان مەشروع نابین گەلۆ ئەو سازی و پارتی مە مەشروع دەبینن نەخێر پارتی
پارتی لە ڕێکە سازیان خوا لە ڕێکا مؤسسین خوا لە ڕێکا دەرنەک و تەلەڤیزیۆن و کۆمەڵە و تشتێندنێ خوا تاکێن جەواکێ یەک و نەژوانن ئانژی یەک و بەیعە نادەنوان هەمیان تەم بێ دکەن میناک کیژان تەلەڤیزیۆنێ کیژان پارتیە دکارە من بینە سەر تەلەڤیزیۆن ئاخوا ئەگەر کو ئەزوێ پارتی ڕەخنە بکەم نەخیر حتا هەگەر کوش دەستێوان بێ دێ من بدەن بەر تۆقات و پەحینان دێ من نەتەنێ ژیانێ ئۆکسجینیژی لەسەر مەقەدەخە بکەن نەوسە و ئەو پارتیژی خۆ نەتەوی دەبینێ لێ مامۆستا ماریا دەبێژێن نەتەو دە ساڵە 21میندا لەسەر بنگەها ئەتنیکی چێنابێ ممکن نینە نەتەو دە ساڵە 21میندا لەسەر بنگەها نەتەویشێن ئەم هەمی ژمادانە کی گوتی مات کردن کی دەبێژە مات کردن سەدی کیژان لێکۆلینێن ئەرکۆلۆجیک زانستی دەسەلمینێ کومات کردن ئەم دەرژێژی بەردەم یعنی ماریا دەبێژە هەگەر کو بسەلمینێژە هەگەر کو هەبەژی هەگەر کو وساژی بێ نەتەو دە ساڵە 21میندا لەسەر بنگەها دیموکراسی بەرژەوەندیان هاوبەشە دەبێت ئەو دەخوازە وسە بێش ئینها بەرژەوەندیا من لە نەتەویبوونە ماڵا بارزانانی و ماڵا تاڵەبانی و پەکێکێدا چییە؟ چ بەرژەوەندی من هەیە یعنی ژغەینی ئاوارەبوونێ ژغەینی بایکۆتێ ژغەینی حەقارەتێ بەرژەوەندیە من بەوانە ڕا چییە وەرە ژمڕاوێژ ئەگەر بەرژەوەندیێتە هەبەژی یەک تێ تەتینە سەر تەلەڤیزیۆنێت تە دێ ئاخافتن پت پشتا دەبێژە هەڵە مارێ یەکی دنێ ناینێ ئەگەر کو بەرژەوەندیێتە هەبەژی پارتیەک تێ موچەیەکی دەدێتە چەند دۆلاران دەدێتەوە دەوێتەوە سەد دکە و تەبێ شخصیت دکە هەر گاوێکی تە دەوێ خۆ بەکرد دەبێت سەرسەری شەرەفسز فلان ڕۆژێتە موچەژ من نەگرت ئەزێتە بەهتکەین ئەزێتە ڕازیل بکە یعنی ئەو تشتانە نەتەو دە ساڵە 21 لەسەر بنگەهی نوچە دەبێت کودەناوە جڤاکەمە و پارتیامە و ڕۆشنبیرێمە و هەواڵین مەی نەتەویدا قەت واتشتانە ناین بەحسکردن کێم تێن بەحسکردن دەمەنتالیتەیە واندا تشتێکی وانە بەرژەوەندێکی هاوبەش نرخێکی هاوبەش نەتەنێ ئەتنیک مینا کۆنگریا نەتەویە کوردستانی تشتێکی وسەگەرەک هەبە ئێنەها ئەوژی چێنابە و چێنابەژی ئێنەها بەرژەوەندیە باکوور و باشوور چییە باشوور دخوازە پترۆلی خۆ بفرۆشە تورکیای ئەوە چ بەرژەوەندی باشوور باکوڕایە باشوور دخوازە قاپی خۆڤەکە داکو تیجارەت لەوێ ڕێکێدا بەبە لۆماژی هەگەر کو تو نەتەوی بووی و تو تە بەحسە هەر چەر پارچێ کوردستانێژی کرد ئانجی تەخۆسە دەبێت و کەس بەحس نەکە لێ هێژی هەنێک پارتی خۆوەک هەر چەر پارچێ کوردستانیدا دەبینن و دەوەدا پرزێکن پڕ مەزن چ دەبێت بێت و کۆنژەکتور هاتنە گۆڕت یەک چارە سەری هەیە ئەوژی تۆ بکاری بیتە دەست پێکەدا نەتەوا بووناخۆ تعریف بکەی نەتەو چییە ئەس نەتەوەکی چاوا دەخوازم و لەسەر وێ بنگەهەیە یەکێتی و ناکۆکیان چێ بکەین نها دوارێ یەکێتیەداژی نزیکبوونێ بەخەڵەتن دوارێ یەکێتیەداژی دیسان نزیکبوونێ مە نزیکبوونێ پێغەمبەران نزیکبوونێ ئۆلانە نزیکبوونێ تەریقەتان تو وەرە ناو پارتیامە یەکەتیا خۆ بەمڕاچێکە دەنگە خۆمەکە پڕەخنیان مەکە ناکۆکیان دەرمەخە پتۆکێ مەکە عقڵ بە لەسەر مێسەیەکی ڕوونە ما نانەکداتە بخۆ ما ئاڤەکداتە ڤەخۆ ئەوەکیدن تشتێکی دنێ تو مەکە نەخێ دە ساڵە 21دا دیسانژی یەکێتی و ناکۆکی بە هەفڕان و گەرەک تو هەردووکان تەحمل بکەی لە جێیەکی دای ناکۆکی نەبن یەکێتی نابێت لە جێیەکی دا یەکێتی نەبن ناکۆکیژی ناکۆکیەکی تەندروست نابێ ناکۆکی دەبە مینە ناکۆکی ناوەرە پەدەکێ و پەکێکی پەدەکێ و یەکێتیە دەبە ئەو دەبێژێت تو جاشی ئەوش دەبێژ ناوەڵا ئەس نەجاشم تو جاشی ڕێکتۆریکە کوسە دەزە نەها لە ناوە کوردان داژی وسانینە مەسەڵەن ئەس پڕ حەز ناکەم نمونێن خۆ بینم لێ نمونێن خۆ بینم باشترە ژبەی و ئەم بدەن فامکردن ئەس چەند ساڵ بەریانە ئەندامی پارتێکی بوو و ئەو پارتی تەکیلیەوی بە پارتێکی دنێرا پڕخۆش بوو و ئەو من ئەو پارتی ڕێک نەکرد ژبێک و ئەو پارتی ئینسان دڕەڤاندن دکوشتن و ئەو ئینسانی سڤیل بوون دکاری بوو نەڕەڤینن دکاری بوون لە ڕێکە مەحکەمە لە ڕێکا پۆلیس کاغەزێکی بشین ماڵاوی لەکەرەما خۆفلانە کەس وەرە بە پێشبەریا مەحکەمێ حەقێتە هەیە تۆ ئەدڤۆکاتێکی بگری کە فلان تاوان کردێژ لێژبووی و تاوان نەکرد بوو ئەو تشتێک و ژێرا دەگوتن تاوان نەبوو شەوێ سعات 12 شەوێ لە ماڵە خۆت لەبەر چاوێ زارۆکێن و ژنێوی و خوشکێوی برایی بە پەحینە لێ دەخستن دڕەفانە و منژی لە سەرڤێکە ڕەخ نەدیکردن پارتیا من ئەس جەزا کردم ئەس ڕەزی کردم ئەس مەلعون کردم ئەس کافر کردم گاڤاکو من ئەو کافر بوون و مەلعون کرد و ڕەزیل بوون قبول نەکردن بەجای ئەس کردم جاش
گاواکو من جاشە تێژە قبول نەکرد بێژاری ئەسکرم خاین حتا ئەسکرم جاسوس ڕۆیەکی دیگوتن ئەو جاسوسە ئیرانیە ڕۆیەکی دی نەدیگوت ناوەڵام مە ئاگاهی گرتنە ئەو نە جاسوسە ئیرانیە لە فلان دەوڵەتیە ڕۆیەکی دیگوتن یەکێتیە ڕۆیەکی دی نەدیگوتن ناوەڵڵا نەیەکێتی ئەویە پەدەکێ بەسەر ئەزوی چما دەبێژم ژ بۆ وەیەکێ دەبێژم دەسەد ساڵە 21دا نەتەو بەوی ڕەنگی چێ دەبێ یەکێتی بەوی ڕەنگی چێ دەبێ کو دەناو یەکێتیدا گەرەک ناکۆکی هەبن و توان ناکۆکیانە قبول بکەیت و ئەو ناکۆکی لەسەر بنگاکیش بێک و لەسەر بنگاکی تەندروست ئاوا ببن گەرەک تو ناکۆکی و یەکێتی ئەنتیگرێ هەفتوو بکەیت هەگەر یەکی تەڕەخ نەکرد توی بایکۆت نەکی تو لێت نەرێ و تەنێ ڕێک پێشیامە هەگەر و ئەو یەک ئاوا ببە بەوی ڕەنگی یعنی نەتەوەیەکی مۆدێرن ئاوا ببە نە لەسەر بنگەها ئەتنیکی نە لەسەر بنگەها ڕەنگ و نە لەسەر بنگەها جوداخوازیە دەناوبەرە مرۆڤاندا ڕەش و سپی و ترک و فارس و عەرەب نزانچە هەگەر ئەو جوداخوازی هەبێژێت تەنێت جوداخوازیەکە جوداخوازیەکی ناسنامەیە و ئەو ناسنامەژی ناسنامەیەکی دیموکراتیکە نە ناسنامەیەکی ئەتنیکیە نە ناسنامەیەکی مەزهەبیە دەوردا فەرخێ هەگەر ئەو یەک هەبە توێ دەمێ دکارێ یەک دیسە یەک ڕێک پێشێتە هەیە ئەوژی ئەوە دەنا دەوڵەتێن هەیە مەجبور بکەیت و هێدی پڕ سەبر و تەحەمڵ دەخوازە و لە هەمبەری پرۆڤۆکاسیۆنان تو گەرەک پڕ بەهێوی بی و گاڤک و پرۆڤۆکاسیۆنێک چێبوو توی نەکەی فرسەت بێژی ها تەرێ بنەڕە وەگوت دیموکراتیک جمهوریەتی وەگوت عراقێکی مۆدێرنە چ چێبوو چکردن وسە لە کوردان دەکەن وسە لە کوردن ئەو تشتێن پۆپولیستی تو گەرەک ڕێک نەدەیوان تو وێ دەمێ دکارێ دەناڤە وێ دەوڵەتیدا جێخۆ بگرێ و مافی خۆشی بستینە مینە ئەزەریەن ئیرانی ڕژێمە شا بەرێ دژمنێ ئەزەریان بوو ئاژی دەناوبەرە ئەزەریەن شیعە ئەز ڕاستتر بێژم ژ بێ و دەناوە ئەزەریاندا شیعە بوون و ئۆلی بوون ئەوەترە دەناوە شیعەیاندا تولێت نەڕی ئەز لەناوە ئەزەریاندا شیعە بوون گەلێکی بەهێز بوو شا دژیوان بوو لێ پشتی کۆمارە کوردستانیدا دەرسێک دەرخستن کۆنژەکتۆر خوێندن گوتن فرسەت نینە ئەم دەوڵەتێکی چێ بکەن هەگەر تو دەوڵەتێک چێ بکە گەرەک نیوێ جیهانی لە پشتە بە گەرەک یەکێتیا سۆڤێت بکاری مینە کوبایێ ئامادە بە چەکێ خۆی نوکلەری دەربخە بێژە ئان دەوڵەت ژ بۆی وی میلەتی ئانژینە ئێنها کەس ناکە ژمارە گوتن بەرژەوەندیوان چێ ژمارە چما بکەن ئەو غاز و پترۆل لە ئیرانی دەستین چما وی بکەن ینی نەکرد ناکەن لۆماژی ئەم ناچن چیە ئەم گوندێ خۆ نادەن شەوتاندن ئەم ئینسانی خۆ بێ خوێندە ناکەن ئەم زمانی خۆ کلتورا خۆ لە ماڵا خۆ دەپارێزن و پاراستنژی ئەزەریەکی تو نبینی لە ماڵا خۆ بە ئەزەری ناخفە فارسیژی باش دەزانن و ئەم لە دەربێ ماڵا خۆ ئەمێ بێژت ئەم ئیرانینە ئەم جوداخوازی نیشان نەدەن ئەم پسکۆلۆژیا جوداخوازی نیشان نەدەن و بەوی ڕەنگی خۆکارەی بوون خۆ بخن ناو دەوڵەتە ئیرانی و دەوڵەتە ئیرانی لە ناوە دەوڵەتە ئیرانیدا جێهەری حساس بخن دەستی خۆ و ئیساڵژی ئەو ساڵن دوماهیەژی بەحسە ناسنامە و کلتورا خۆ مافی خۆ هەرتشی خۆ دەکەن یانی ئەزەری لە بەرژەوەندیاوان نینە مینا کوردان بێژن لامەرکەزیەت هەبێ ئەس باوەڕم ئەزوو سەفام دەکەم لە بەرژەوەندیاوان زێدە نینە ژبووی میلەتێکی توجارە دەبکو لە بەرژەوەندیوی نەبە وسا بکە دەبکو بەرژەوەندیوان و بەرژەوەندی کوردان داهنە کواراندا جودا بن لۆمە ناخوازن لێ دکارم بخوازن و ئەنجامژی وەردەگرن کورچی دکارن ویەکێ بکەن دەوردا پرسگرێک چییە لێ هەگەر عەقلێتەوە عەقلی پارتین سیاسێتە تەنێ دەدەوێت قلێشێ دابێ تەنێ دەوێ دابێ وەڵڵا ئیسرائیل ئیلا و بیللا لێ دەخە حتا سنووری تورکیایەژی تێ ئەو تشتێکی دنێ لێ بلا ئەو پرۆژێکی تە هەبە و تو وێ پرۆژێ بە ئەساس وەربگەر لە سەرێ کار بکە کەنگی کاکۆ ئیسرائیل هات دیار بکرێ ئەمە وێ دەمێ دوو گوتنێن جوداتر لەسەر وێژی بکە لێ هون حتا چەند ساڵی دنێ کوردان وسا بێ سیستەم بێ پرۆژە دەهێرن یە دنێ پرۆژە نینە ژ بۆی پرۆژەیەک و زمیناوی نەبێ نە پرۆژە ئەس پرۆژە ناحەزبینە حتا بەرنامەیەکی دن سلااو و ڕێز من گەلێکی درێژ کرد لێ ئەس باوەڕم ئەو بەرنامە دەواری هزریدا هەنێکی پێویست بوو ئەو هونژی دیکارن پرسیاری خۆ نێرینێ خۆ لە بەشی چاتدا بنویسن حتا بەرنامەیەکی سلااو ڕێستان باش